کاوە جەمیلە هاتووە بۆ پەرلەمانی کوردستان تاکو بزانێت ئەو یادداشتەی ماوەیەک بەر لە ئێستا پێشکەشی پەرلەمانی کوردستانی کردبوو لەبارەی پێدانی زەوی بە مامۆستایان بەکوێ گەیشتووە. وەک خۆی دەیڵێت فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان یەکەم فراکسیۆن بوو فەرموویان لێکردین تاکو داواکاریەکەیان بگەێنە لایەنە پەیوەندیدارەکان. لەو بارەیەوە سوپاسی فراکسیۆنی کۆمەڵ دەکات لا هەمبەر بەدەمەوە هاتنیان بۆ وەرگرتنی داواکاریەکەیان. ئێمە داواکاریەکمان پێشکەش بە فراکسیۆنەکانی پەرلەمان کرد. لەناو ئەو فراکسیۆنانەش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو. داواکاریمە ئەوە بوو زەوی بە مامۆستایان بدرێت. داوا لە لیستی کۆمەڵ یعنی بەتایبەتی لە سەرۆکی فراکسیۆن و بە تایبەتی تر کاک مسلیم لە لێژنەی پەروەردە و لیستەکانی تریش هەر هەموو بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە داوایان لێ دەکەم ئەو داواکاریەی ئێمە بەرز بکەنەوە، ئەو داواکاریەی ئێمە بجوولێنن لە جێی خۆی نەمینێتەوە، ینی بیجوولێنن لە بۆ شارەوانی لە بۆ ئەنجومەنی وەزیران، ینی بۆ ئەوەی دڵی مامۆستایان خۆشبی بەداخەوە، ینی مامۆستایەکی زۆر ئێستا لە کرێتین نەدارن نەبوونن، یعنی لە کاتێکی وەکو ئێستا مامۆستا زۆر پێویستی بەوەیە هاوکاری بی. لای خۆشیەوە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان دەڵێت مامۆستایان چەندین ئیمتیازی دیکەیان هەیە کە دەبێت حکوومەت بۆیان دابین بکات، هەرچەندە لە ساڵی 2005ەوە پێدانی زەوی ڕاگیراوە، بەڵام نابێت مامۆستایان لە ئیمتیازەکانیان بێبەش بکرێن. مامۆستایانی بەڕێز یادداشتی زۆریان بەرز کردوتەوە بۆ لێژنەی پەروەردە، بۆ فراکسیۆنە جیاوازەکان، بۆ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری، بۆ پشتیوانی و بەرزکردنەوەی یادداشت، بۆ دەستەی سەرۆکایەتی لێوە، بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ دەستپێکردنەوەی پێدانی زەوی بە مامۆستایان. دەستخۆشیمان هەیە مامۆستا کاوە دیارە لە ماوەکانی ڕابردووم یادداشتی پێشکەش کردووە، حتمما لە ماوەی ڕابردوو ئێمە ئەو یادداشتەمان بەرز کردوێتەوە، بەڵام ئێستا کە لە هەموو چین توێژەکان و مامۆستایان بە شێوێکی گشتی ئەم داواکاریە بە هەنگاوێکی جدی ئەزانن و پێمان وایە ئەمە هۆکارێک دەبێت بۆ کەمکردنەوەی ئەو معانات و کێش و گرفتانی لە بەردەم پرۆسەی خوێندن هەن بە تایبەتیش گوزەرانی مامۆستایان کە ئێمە دەبێت هەوڵی جدی بدەین بۆ چاکردنی باروگوزەرانیان و حکوومەتی هەرێمی کوردستان بە تەئکید لایەنی یەکەم و سەرەکیە بە باشکردنی ئەو دۆخە چارەسەرکردنی و گرفتەیە کە لە ماوەکانی ڕابردوودا زۆر ئەم مامۆستایانە معاناتیان لەسەر کێشاوە. کۆمەڵی دادگەری پەرلەمان و هەر ناوەندێکی دیکە کە تێیدا بووە کردوویەتە شوێنی خزمەتکردنی خەڵک و گوێگرتن و گەیاندنی داواکاریەکانیان و بەدووادا چوون بۆیان. لەو ڕوەشەوە خەڵکانی دەرەوەی کۆمەڵ بەر لە نێوخۆ گەواهی دەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.